دایکت باوکت خوشکت برات مەکتەب قوتابخانە هەر هەمووی گەلە کۆمەت لێ دەکا بێئومێد مەبە لە ژیانە بێئومێدی وات لێ دەکات هەنگاو نەنیت بێئومێدی وات لێ دەکات کە توانای خۆت نەخەیتە کار کوڕە جوانەکان کە تۆ بێئومێد بووی کەواتە وای لێ دێت بیر لەوە ناکەیتەوە دەوری دووەم کەوتنەکانی خۆت بخەی چاکەیتەوە سفرەکانی خۆت پڕکەیتەوە بێئومێدی وای لێ دەکات لە کاروان دواکەوی بێئومێدی وا لێ دەکات کوڕە جوانەکانم ئەوە زیزانی کە سەیری پەروەردەی دیمەن دەکەن ساڵی لە تەمەنت بڕات بێئومێدی ساڵی لە تەمەن دوات دەخات ساڵی لە ژیان دوات دەخات ساڵی لە هاوڕێ و لە برادەرەکانت دوات دەخات کەواتە ئێمە بە پەروەردەیەکی زۆر باش و چاک دەمانێت بە هەمیشە گەنجەکانی خۆمان فێری ئومێد بکەین بێئومێدی کەوتووەتە سەر خۆمان کەسێک ناتوانێت بێئومێدی لە مێشکی منا بچەسپێنی ئەگەر خۆم دەرگای بۆ نەکەمەوە دایک باوک خوشک برا حکوومەت تەلەڤیزۆن ڕادیۆ سەتەلایت ئەنتەرنێت هاوڕێ تا بەختیار دەرگای بۆ نەکاتەوە پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی هەمووی دژایەتیانە کرد تەنانەت هەندێک لە مامەکانی خۆشی کەسە نزیکەکانی خۆشی بە شێت و بە گێرە شێوێنیان لە قەڵەمەدا بە جادوگەر لە قەڵەمیانەدا بەڵام چونکە خۆی مێشک و دڵ و دەرونی بڕیاریدا بوو ئومێدی بە پەیامەکەی خۆی هەبوو پرۆگرامەکەی خۆی هەبوو هیوای هەبوو بەم وڵاتە ئێستا 1.5 ملیار لەسەر ئەم گۆی زەویە وا بەرەو 2 ملیار خەڵکە ئەچێت فۆلۆوەری ئەم بەندەی خوایەیە 2 ملیۆن کەس بە دوایە دەچێت لە ئەنجامی چی بێئومێد نەبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر